زەکاتی خۆم دەرەهێنم بەس بۆ ئەو گەنجانی کە ژنیان نییە هەتا وەکو ڕەمەزانی داهاتوو ئەو چوارەتان ژنتان هێنا یەکی 5 مسقال ئاڵتوتان عیدی منە لە مەزلیسێکدا بووین پیاوێکی لێ بوو سەرۆکی زانکۆیەک بوو کابرا سەرۆکی زانکۆیەک بوو لە شاری مێلبۆرن لە ئوسترالیا شاری مێلبۆرن بە ئەسڵی خۆی بڵێن خەڵکی لوبنانە باشە زۆر بە ئیمکانیتی هەیە زۆر ئەڵێ من ساڵانە زەکاتی خۆم دەرەهێنم بەس بۆ ئەو گەنجانی کە ژنیان نییە تەنها زەکاتی خۆم بۆ ئەو گەنجانە دەرەهێنم کە لە وڵاتەکەم تاوان لە لوبنان لە لوبنان کەم دەرامەتن پارەیان پێنێ زەواجکەن هەموو ساڵێ 600 800 تا 1000 گەنج ژنیان بۆ هێنێ ئیسە بوونە گەنجی چیوەکە ئەو پیاوە بەڕێزە ئەو لوبنانی بۆیە زۆر باش باوەک ئێستا لوبنانی بۆیە 4 ژنی بۆ هێنا تێگەی اینجا چەند جوانە ماشەڵای لێبێ بۆیە پێویستەکە بەڕاستی دەوڵەمەنەکان ئاور بدەنەوە لە گەنجان من لەگەڵ پیاوێکی بەڕێزی شاچووم بۆ مەجلیسێک لێرە لەم سلێمانیە ڕەمەزانی پار دانیشتین لە مەجلیسەکە پرسیاری کرد 4 گەنجی لێ بووتی ژنتان هەیە هەر چوارهمتیان ناوەڵا ئیمکانیەتمان نییە لە عربەت ئێستا لە ئەتیکافە خۆی گەور لێ وەرگێ وتیان ژنمان نییە وتی هەتا وەکو ڕەمەزانی داهاتوو ینی تا ڕەمەزانی داهاتوو ئەو چوارەتان ژنتان هێنا یەکی 5 مسقال ئاڵتوتان عیدی منە باشە وڵا دوانیان هێنا دوانەکەی کە نەیهێنا سوبحان الله اینجا مەبەستم چییە مامەسا بۆ ئەو پیاوانەی کە ئیمکانیەتیان هەیە بۆ ئەو گەنجانەیشی کە ئەیانوێ ئارەزوومەندن ژیانی هاوسەرگیری پێک بهێنن هیوادارم بەڕاستی ئاوڕێکی جدی لەو گەنجانە بدرێتەوە.